36 ساڵ بەسەر هێرشی چیمیایی بالیسان و شێخوەسانان و دۆڵی مەلەکان و گوندی وەرێ و خەتێتێ دەپەڕێ کە لەلایەن ڕژێمی بەعسەوە چیمیاباران کران کەچی هێشتا هاوڵاتیان ئەم ناوچانە برینەکانیان ساڕێژ نەبوون. کە سوکاری قوربانیانی چیمیابارانەکە بە جۆرێک ناڕازین. هێرش زەبار چێلی باوچی لە نێو مەزاری شەهیدانی بالیسان دەرهێناوە و دەڵێ دەی بەمەوە گوندەکەی خۆمان با کەسنانی پێوە نەخوات. چێلی بابی من لێرەبی خەرکەت پێ بیتە پیا چێلی بابی خۆم دەبم لە گوندی خۆم ئێستا دەچم قەبرێکی جوانی لۆ دەکەم و دەچین با کەسیش بۆ ئاستەی بابی من نانی نەخوا. بڕینی منحەی بەرکەوتوانی چەکی چیمیایی لەلایەن حکوومەتەوە هێندەی دیکە برینی کە سوکاری شەهیدانی بالیسانی قوڵتر کردوتەوە وەک خۆیان دەڵێن بێوەفایی دەسەڵاتی کوردی گەیشتۆتە لووتکە. ڕێگەشیان نەدا بەرپرسانی حیزبی و حکومی بەشداری یادەکە بکەن. لەم ڕەمەزانە کە بەرەو جێژنەچێ منعەکەیان ڕاگرت وەڵا کاکە ناتان دەینێ دوو موچەتان هەیە. ئەڵەم کاکە ئێمە پێشمەرگەین ئەڵێ کاکە نابێت بەرەوە تۆ پێشمەرگ کاکە خۆ خیانەتمان نەکرد پێشمەرگاتیمان هەڵبژارد. یارە خیانەتمان کردووە پێشمەرگاتیمان هەڵبژار بە شەون و خۆنیمان کردووە. تەنها پێشولەکانی لە دەشتی گەرمیان و مووس و شوێنەکان بە پێشمەرگەی وەدا خۆزگە هەندێکیش بە سەرۆکی حکوومەت و لە کاک مەسعودەوە هەتا ئەولا کاک باڤێڵ پێیان وەدا باە پێشکە بۆی بەس بیانزانی بە قەدری پێشمەرگاتی چۆنە. وەست خۆی جێژنیان چیمیا لێداین ئەلانیش بە جێژنیشان مار بڕین. داوا لە حکوومەتی هەرێمەکەم ئەو قەرە بۆمانۆ بکاتەوە بەڕاستی ئەمە لە باتی بن باتە دەرەوە و لە باتی چارەسەرمان بکەن ئیبادەیان کردین. ئەمە بەبێ موچەی عەبیلی چێندە بکڕم. مەلا هەندرێن بالیسانی تاقانەی خێزانەکەیەتی کە لە چیمیابارانی بالیسان ماوەتەوە. بەڕاستی کارە ساتی زۆر گەورە بوو زۆر ناخۆش قەت لە بیردا بە قوڕگێکی پڕگریانەوە باس لە ناخۆشیەکانی و ڕۆژگارە دەکات کە بە تەنیایی و بێکەسی مایەوە کەچی پاداشتی دەسەڵاتی خۆماڵی بۆیان پشتگوێخستن بووە. یعنی کە کەسێک ئەیگوتدایە کە زە لە زەرگم دات چکە من بێداد بوو کە کەسێکم ئەدی لەگەڵ برایدا بوو لەگەڵ خوشتیدا بوو لەگەڵ بابیدا بوو. بەڕاستی کارە ساتی زۆر گەورە بوو زۆر ناخۆش قەت لە بیرداکری. بەڵام ئەلحەمدولillah خۆیان قەدەری تو جوانە زۆر زۆر سپاس لە بۆ خی پەروەردیگار کە ئاوا ئێمەی تاقی کردەوە ئیشاڵڵا دەرە زەمان لای خی پەروەردیگار بەرسە ئیشاڵڵا. بەهۆی چیمیابارانی ڕژێمی باس لە دۆڵی بالیسان لە ناوچەی خۆشناوەتی 263 هاوڵاتی شەهید و 556 کەسیش بریندار بوون. دوای تێپەڕبوونی 36 ساڵ تا ئێستا شوێنەواری چیمیاباران لەسەر گیان و جەستەی بەرکەوتوان ماوەتەوە و بەدەست ئازار و کەم ئەندامبوونیانەوە دەناڵێنن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بالیسان.